ڕژیم پەرێشان و خەڵک ئومێدوارن. بزوتنەوەی شۆڕشکێرانەی ژن ژیان ئازادی ناسراو بە بزوتنەوەی ژینە دوو بەرەی دژ بە یەکی لە بەرامبەر یەکتردا ڕاگرتووە. بەرەی حکوومەتی کۆماری ئیسلامی و شوێنکەوتوان و لایەنگران و هەروەها بەرەی ژنان و پیاوانی ئازادی خواست، مافخواست، ناڕازی، دژ بەستەم و چەوسانەوە و دژ بە سەرەڕۆی. نەبەردی نێوان ئەم دوو بەرەیە لەم ڕۆژانەدا پێی ناوەتە قۆناغێکی گرنگ و هەستیارەوە. کۆماری ئیسلامی ئێران هەموو هێزی سەرکوت و سەرچاوە داراییەکان و لایەنگرانی خۆی بەکارهێناوە بۆ ئەوەی ڕۆژی 25 خەرمانان ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی هیچ حەڕەکەت و بزوتنەوەیەکی خەباتکارانەی جەماوەری ڕوو نەدات. دەست بەسەرکردن و هەڕەشەکردن لە ئەندامانی بنەماڵەی گیانبەختکردوان، دەست بەسەرکردنی بە کۆمەڵی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان، دەرکردن و هەڵپەساردنی خوێندکاران و مامۆستایان، توندکردنەوەی گوشارەکان بۆ سەر زیندانیانی سیاسی، هەڕەشەکردن لە هێزە سیاسیەکانی کوردستان، پەرەسەندنی ئیعدامەکان، خەرجکردنی هەزینەیەکی لە ڕاددەبەدەر بۆ ڕێوڕەسمەکانی محەڕەم و بە تایبەتی ئەربەعین و ڕێوڕەسمی تازە دروستکراوی ڕزگاربووانی ئەربەعین و تەرخاندکردنی بودجەیەکی زۆر و زەوەندە بۆ بەڕێوەبردن و ڕێکخەرانی ئەو ڕێوڕەسمانە، بەرتیلپێدان و لە هەمان کاتدا هەڕەشەکردن لە بەدەنەی هێزە سەرکوتگەرەکان بە مەبەستی ڕێگریکردن لە ئەگەری هەر چەشنە سەرپێچیەک لە داهاتوودا، پێدانی ڕانت و ئیمتیازاتی جۆراوجۆر بە لایەنگران و کەسانی سەر بەدەسەڵات لەو ڕێو شوێنانن کە ڕژیم لە پێناومانەوەی خۆیدا دەیانگرێتە بەر. لە بەرامبەر ئەم بەرەی ستەم و چەوسانەوە و دز و جەردە و کۆنەپەرستانەدا بەرەیەک لە هاوڵاتیان بوونی هەیە کە بزوتنەوەی شۆڕشکێرانەی ژن ژیان ئازادی ئەنجامی دەیان ساڵ خەباتی پڕ لە شانازی و فیداکاریانە. ئەم بزوتنەوەیە هەتا ئێستا گەلێک دەستکەوتی بە نرخی هەبووە. بزوتنەوەی شۆڕشکێرانەی ژینە بزوتنەوەیەکی سیاسی، کۆمەڵایەتی، سەرتاسەری و بە ناوەڕۆک چەپە و کۆمەڵێک ئامانجی ڕوون و ئاشکرای هەیە. بەدەستهێنانی مافی جلوبەرگی ئیختیاری، بەدەستهێنانی مافە دموکراتیک و ئازادیە مەدەنیەکان و دابینکردنی ژیانێکی شایستە و ئازاد و بەختەوەرانە بۆ هەموو هاوڵاتیان لە ڕێگەی ڕووخاندن و لە گۆڕنانی کۆماری ئیسلامیەوە. بێگومان ئەمانە تەنیا بەشێکن لە داواکاریەکانی خەڵک. ئەم بزوتنەوەیە بە مەبەستی ئامادەکردنی زەمینەی بەدەستهێنانی ئەو مافانە بەشێک لە هێزی لاوی خۆی بۆ ماوەی چەند مانگێک ڕەوانەی مەیدانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزە سەرکوتگەرەکان کرد. ئەم لاوانە زۆر بوێرانە و بە شێوەیەکی کەموێنە دژمنیان هێنایە مەیدانی نەبەردێکی قارەمانانە و چارەنووسازەوە. بەدەنەی هێزە سەرکوتگەرەکانیان تەنانەت لە ئاستی سەرەوەشدا تووشی دوو دڵی و ڕاڕایی کرد. هاوسەنگی هێزیان بە قازانجی خەڵک گۆڕی، کۆمەڵگایان سیاسی تر کرد و هاوپشتی و یەکگرتوویەکی نمونەیان دروست کرد. هەرچەند ئەم هێزە لاوە تێچوویەکی زۆریدا لە پێناو ئەو دەستکەوتانەدا، بەڵام دەستکەوتەکانیشی گەورە و پڕبایەخ بوون. ئەو خەباتە پڕ لە فیداکاری و گیانبازیە توانی بە نیشاندانی زیانەکانی پرش و بڵاوی لە ناو ڕیزی هێزە خەباتکارەکان، زیانەکانی ئاین لە کۆمەلگادا و هەروەها زیانی پیا و سالاری و چەوسانەوە و سەرەڕۆیی ئەو شۆڕشە بباتە ناو قوڵایی کۆمەلگاوە و گەشە بکات. دەستکەوتەکانی هەتا ئێستای ئەم شۆڕشە ئیرادەی بزوتنەوەکانی کرێکاران و خانەنشینان و مامۆستایان، بزوتنەوەی شۆڕشکێرانەی کوردستان، ژنان، دادخوازان و چالاکانی مافی مرۆڤی بۆ بەردەوامبوون لەسەر درێژەی خەبات لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی پتەوتر و سەبارەت بە دوا ڕۆژی ئەو خەباتە گەشببینتر بکات. بێگومان ئەم دەستکەوتانە دەبنە هەوێنی ڕووخاندنی کۆماری ئیسلامی و دامەزراندنی حکوومەتێکی شۆڕایی پێشکەوتن خواست
لەسەر بنەمای بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان و پاراستنی ژینگە. لەو ڕووەوە کە ئەم بزوتنەوەیە لە بنەڕەتدا لەگەڵ بەرژەوەندی زلهێزە سەرمایەداریەکاندا ناتەبایە، ئیمپریالیزمی ئەمریکاش هاوشێوەی ڕژیمی کۆماری ئیسلامی لە دەرەنجامە پێشبینی نەکراوەکانی ئەم بزوتنەوەیە نیگەرانە. هەر بۆیە دەوڵەتی ئەمریکا بە ئاشکرا و بەنەهێنی هەوڵی پێشگرتن لە ڕووخانی ڕژیم دەدات. تەسلیم بوون بە بارمتنەگرتنەکانی کۆماری ئیسلامی لەژێر ناوی ئاڵوگۆڕی زیندانیان، ئازادکردنی پوڵە بلۆکراوەکانی کۆماری ئیسلامی لە کاتێکدا بەڕوونی دەزانێت کە ئەو پوڵانە بۆ هێزە سەرکوتکراوەکان خەرج دەکرێن لە زومرەی ئەو هەوڵانن کە ئەم ڕۆژانە لەم پێناوەدا بەڕێوە دەچن. بزوتنەوەی شۆڕشکێرانەی ژینە سەرەڕای هەر چەشنە ئاڵنگاری و هاوراز و نشێوێک بەردەوام بەرەو پێشەوە هەنگاو دەنێت و لە قوڵایی کۆمەلگادا گەشە دەکات. وەڵامدانەوە بە بانگەوازی مانگرتنی گشتی ڕۆژی 25 خەرمانان و حزوری بەرچاوی جەماوەر لەسەر گڵکۆی گیانبەختکردوانی ئەم شۆڕشە نیشانەی ئیرادەی پتەوی کۆمەڵانی خەڵکی خەباتکار و ئازادی خوازە بۆ درێژە پێدان بەم شۆڕشە و پێویستە بە هەموو توانایەکەوە هەوڵ بدرێت بۆ بە سەمەرگەیاندنی.